من خۆم وەکو خوێندکارێکی ئەم بەشە و دەرچوویەکی ئەم بەشەش لێرەوە دەستخۆشی و ڕێزم هەیە بۆ هەموو مامۆستایان کە ئێمە وەجبەی یەکەمی ئەم کۆلیجە بووین بە سپاسەوە هەوڵ و مانوبوونی هەموو مامۆستایان بەرز ئەنرخێنم زۆر پێویست بوو ئەم کۆلێجە. من خۆم یەکێک بووم لەوانی کە خەوی ئەوەم هەبوو ڕۆژێک ئەم کۆلێجە لە سلەیمانی هەبێ و من خوێندکار بم تایە و هەموو کاتێکیش خۆم بە خوێندکاری ئەم بەشە ئەزانم، خۆم بە خوێندکاری کۆلێجی هونەر بەشی سینەما ئەزانم. کاریگەریەکی زۆر باشی هەیە ئەم کۆلێجە بۆ سینەما و بۆ ئەم شارە. هەڵبەت لە ڕێی تواناکانی زۆرێک لە خوێندکاران و توانا و مانوبوونی زۆرێک لە مامۆستاکان ئەم بەشە ڕەنگانەوەیکی باشی هەیە ئێستا لە زۆرێک لە کەناڵە ڕاگەیاندنەکان و لە زۆرێک لە کۆمپانیا کان کە سەرقاڵی دروستکردنی فیلم و ڕیکلامن کاریگەری تەواویان هەیە. خۆشبەختانە سەرسێتەکان ئەبینین زۆرێک لە خوێندکارانی ئەم بەشە لە ئاستێکی زۆر باشە سەرسێت و کارەکانی خۆیان ئەنجام ئێن، جا وەک دروستکردنی فیلم بێ یان دراما بێت یان کاری ڕیکلام.